خۆشەویستان لە شارە جوانەکەی مەهاباد جا لێرە شێوازی دەستوری بەستنی جامانە لێرە پێڵەن پێچ و کڵاو چەند ناوێکی تریشی هەیە جا ئەگەڕە بەڕاستی کوچە و کۆڵانی زۆر خۆشانم بازاڕان پێیاڵەن تاریکە بازار زۆر شوێنگەڕام بە لەم کوچەیە و لەم پێچەیە دوکانێکی بچووکم بینی بەڕاستی هەوری و شتی کوردەواری و بابەتی کوردەواریان زۆرە لەگەڵم من ئەمەوێت پێتان بڵم شێوازی بەستنی جامانەی ناوچەی موکریان ئەم ناوچەی مەهاباد بۆکانی چۆنە بەدوای ئەوە دڵنیامێوەش ئارەزوتان لێ بەتابەتی بۆ پیاوانمان بۆ خانمانیش بێگومان هاوری تایبەتی شێ ڕەنگە پیاوانیش حەز بکەن جار هاوری ببەسن سەلام عەلەیکوم مامە گیان چۆنی قوربانت ئەحواڵت چۆنە مام تۆ دانیشە لە جێ خۆت تۆ دانیشە لە جێ خۆت من دێمە ئێرە باشە چۆنی بە قوربان ئەحواڵت چۆن خدا بەخێری دەنگ و باست باشە دانیشم لێرە قەینە عیبینی قەیناکە گەرم و خۆشیشە چی پێڵەن پێچ و کڵاو چەند جۆرت هەیە پێچ و کڵاو ئەکەم پێچ و کڵاو جوورێک هەیە شەدە و ئاغابان و جوورێک هەیە شەدە و ئاغابان لەکوێوە بەسترێ چ ناوچێک چ مەنتیقەی شەدە لای بانە دەیبەسن لای بان سەقز بانە مەریوان ئەرێ وەڵا ئەوان دەیبەستن دیوان دەڕام باشە وەلی بۆ پێش بۆکان دەیبەستێ مەهاباد دەیبەستێ شاروێیان دەیبەستێ شاما دەیبەستێ لای نەغەدا سەردەشت ئەوانی زیاتر ئاغابان ئەوەی خۆت چییە ئەوە کلێتێ بەڵام کلێتی پێڵەن هەرو ناوە هەیە فقەت ئەو ناوە پێداڵن سەرکڵاوە سەرکڵاوە منتیقەی مەهاباد و بۆکان پێڵەن سەرکڵاوە باشە لای سەقز و بانە پێداڵن کلێتە باشە من بەدوای پێچ و کڵاوی منتیقەی موکریان و مەهاباتەوە ناگەڕمەوەی کە ئەوە چی پێڵەن شتانە ڕیشوێ هەیە ڕیشوەکان پێچەکەی هەیە لەوە هەتا ئەوەیە ئەمە چییە ئەوە پێچە ئەوە پێچ بەڕی شوێیە ڕیشوەکەش کەریبێتە ئاغابان و باش ئاغابان و ڕیشوەی نییە بەس چیان ڕیشویان هەیە ئەوی پێ خۆش بەڕی شوێ دەکرێ ئەوە تا لێرەش هەیە ئەو بەڕیشوێ ئەوە جامانی بەڕشۆش بەڕیشوێ بێڕیشۆش هەیە کڵاوەکان سپینەوانی ئەمە کڵای سپی لەگەڵە بێوانە ئەوان بێ کڵاوی سپی بێن شەدە و ئاغابانش کڵاوی ڕەش دەبێت کڵاوی ئەمە ئێستا ئەمە موکریان ئەبێ کڵای سپی باش من دوایەوە کڵاوێک و جامانەیەک لەوە ئاکڕم بەڵام پێم خۆشە ئەتوانی کلێتیەکەم بۆ بەستی بەس بۆ تەسویرەکە حەزەکەم باشە چاوت خۆش بێ کلێتە لێرە لە سەریەکەم پیاوانە خۆت ئاسا زۆر لە سەریەکە ئەوە لەسەر سەریشتێ ئەرێ وەڵا زۆر کلێتە ئەو دوێشمان هەیە ئەوە سادەکەیت ئەمە سادێ ئەوە سادەکەیەتی تەقریبەن زیاتر ئەوانە کابرای گەڕاوە لە سەری دەنێ بۆ ڕاحەتی من حەزم لەوەی سەری خۆتە بەس بۆ دووربینەکە پێم خۆشە وەتە بۆ کامێرەکە خۆشە دوکانەکەشت ماشەڵا بچووکە بەس خۆشە وەڵایدا چووکە ماڵیان ئەوەدان بێ کوردەواریانێ خۆم دیارم وانە کاک محەممەد ئەوە حەزەکەم کلێتەش تاقیکەینەوە ئەوە زیاتر لە زستانانە لەسەرەکرێ چۆن دەبەسترێ ئەوە دەبەسترێ وەرە پێشەوە کاک محەممەد وەرە پێشەوە کاک محەممەد وەرە بە شێوازی بەستنەکەی فێر بین ئەوە پێچێکی پێ دەدەی باشە لەسەر ناتوانانی لەسەری ببەستی لەسەری من ناتوانانی بیبەستی قەینا با تێک بچێ پێم خۆشە تێک بچە قەینە کەواتە ئەوەش شێوازێکی بەستنی کلێتە بۆ وەختی سەرما دەستانی زۆر ساردوو ئەوەی داداتەوە ئەو داسکەی کەشی وەک ساڵگەردن لە ملی داهاڵێن ئەوە بە چەندە بە چەند ئەوە بەسمەتە دەکەم 3 میلیۆن تقریبی 4 حساب بکەین لای خۆمان وانە تقریبی 36,000 کاسی 5,000 کات ئەوە کاری چنینە وانە دەست بافن هەموو دەست بافن هاتی وەڵا با لە سەریکەی دەستی ناغا بۆ سەری منە بێ وانە ئەوە قیاساتی هەیە حەق خۆیتی جوانم زۆر جوانە مەبارەک بێ دەستکان خۆش بێ مەبارەک زیاتر پیاوە نەمانە لە بۆ زستانانی لەسەری دەکەنەمە یان لە هاوینیش فێنکە بە هاوینیش بۆ هاوینی فێنکە بۆ زستانی گەرمە دەست خۆشە ئەو پێچ و کڵاوی کشمان دەرێ ئەوە نابم قەینە ئەو بەس بۆ تەسویرەکە کردم باشە بەس ئەویان دەکڕ چاوت مازەکەم دەزانی بیبەستی ئەوەش دەی زۆر باشە
زیاتر ئاوە لەسەر ئەژنۆت ئەوانە دەبەستی زیاتر لە ساعت دەبەستێ باش لەناوەشی دیکە لەسەر سەریشەوە هەر دەبەستێن چەند شێوازی بەستنی هەیە چەند شکڵی والله هەیە هەر منتیقەی مەهاباد بۆکان هەر ئەو دوێ دەبەستن ئێستا سەقل و بانە مەریوان سنا ئەوان لەقێکی شۆ دەکەنەوە لقێکی ئاودێن نەخوارە شۆ دەکەن ئەنی ئاوا لە لاوەیە نەخوارە هەکەنەوە ئاوانی بێ باش ئەوە ئی منتیقەی بێ ئەمە سعری چەنە ئەوە ماشەڵا دەستی وەستایانی هەیە لە بەستنیەوە چەند ساڵم پیشە قوربانەوە 55 ساڵە کڵاو لەسەر خەڵکی دنیا 55 ساڵە کەڵاو لە سەر وایان پێوت یا خۆت هیڵێ ئەوە بۆ خۆم 55 ساڵە ئەو پیشەیە ماشەڵا تەمەنێکە کابرا هیوایە دێ دەڵێ بابە کڵاوم دێ ئەگەر کڵاوگە لەسەر دێنێم ئەو کڵاو لەسەر توێنا ئەڵە کڵاو لەسەر میژناوە خۆشویستەنەوەتە کلێتی لەسەر ناوە کڵایشی لەسەرنا ئەوە بازێک ئەوە چۆناوە باوە لابم باوە لابم باوە لابم نێم دێ زۆر جوانە زۆر جوانە ڕەبێ مەبارەکی بێ تەواوە دەرەجەیەکە بەسەکانت خۆش بێ ئەمە بای چەنە ئەوە بە کڵاو و پێچەکەیەوە بێت حوسەت باش مامنزانم بە قەولی خۆتان ئەڵێن پوڵەکانم خستۆتە کێوە هەر میوان بەدی قوربانی چاوە زۆر زۆر سپاس وەڵا بەخدا مەمنونم ئەمە 1 2 3 4 5 6 ئەوە حوتی دەسەکانت خۆش نه قەیناکە قوربانی دڵت قوربانی دڵت زۆر زۆر مەمنونەوە خاتری گرتی زۆر زۆر سپاس ئەوە بەزای بە چەندێ 6 میلیۆنی هەیە خوا هەیە وەڵا یعنی نرخەکانیان گرانە جوانش وەک تۆ هاتوو لێرە ئەوانە لەسەر دنیا ئەوان دەکری بۆ جێگایشی بۆم زۆرە قوربانی چاو پۆلیس لێوە نەگەم هەدەبێت مەمنونی تۆی زۆر زۆر سپاس دەسەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس دیکەی لێنێ گوڵنگی نەبێ با بێگونگە هەیە ولی ئەو بە گوڵنگەوە جوانە ئەو بە گوڵنگەوە زۆر زۆر جوانە ئەو بە گوڵنگەوە دەگەڵ سینکە فەرقێکی زۆری هەیە دەوەشم بوو ئەوە چ قیمەتە گیان ئەوە چ قیمەتە چا ناوم بازاڕە تاریکانەی شاری مەهاباد تا پێڵم بازاڕی تاریک واتە خۆر لێی نادا پێچ و کڵاوی زۆر جوانیانێ هەم تەنانەت لای خانمانیش بەڕاستی ڕێشاڵەکانی زۆر زۆر جوانن و ئەم دوکانش بێگومان کۆمەڵک پێچ و مێزەرە بینم بەڵام لەگەڵم بنەمێ شێوازەکە بگۆڕم یان ڕەنگەکە بگۆڕم شێوازی بەستنەکە بزانم فەرقی هەیە جیاوازی هەیە سەلام عەلەیکوم مامە گیان چۆنی ئەحواڵت چۆنە باشیت بە قوربانت بم ئەحواڵت باشە چاوت ماچەکەم ئەو پێچ و مەزەرێ من باش بەستراوە جوانە وەلی جوان چیشی دەتوانین چۆنەوە خۆم جامانەیە وەلی جامانە جوانتە دەزانم بەسم تا پێچی ئەوچی هیچی ناوچێکە گیان هیچی ناوچێکە وەڵڵا من پێری لە کوردستانی خۆمانەوەریە کوێ پێداڵن سێچوان نوعی هەیە بەو شێوازە بەو شێوازە باشە ینی ئەوە چی ئەمانە پێچن لەوەی سەری خۆمە ئەمە این مکریانە ئەو مکریانە مکریان چەند جۆرمان هەیە لێرە چەند جۆر پێچمان جگەل لە این ناوچێ مکریان جامانی چیترمانێ پێچی ترمانە شارزاری منێ شارەزایی منێ شارەزای ئەوەی وتت خۆتتی کوێیە ئەوە کوێ هەیە و سوورێ هەیە کوردستانی خۆمان هەیە سێچوان نوعی باش ئەتوانی ئەوم بۆ بەستیە ئەوەی خۆم بە شێوازێکی تر بۆ بەستی ئەنی شکڵێکی تری هەیە بۆم بتوانانی بۆڵە بڕێک و پێکتە دەبێت لە باڕێک و پێکتر حالیکەم بەس بۆ ئەوم بە نابستی قەیناکە دوای هەر ئەوش ئازێت هێدەین پێ ڕێک و پێک دەکەینەوە ئەوانە گەنج چەند لەسەری دەکات ئەمانە گەنجی لەسەری دەکات پیری لەسەری دەکات ئەم هەردوو لایش هاشکر کەوتوتە نێوجێ هەم کەل لەسەری دەنێ ئەمانە چەند گرنگن بۆی ئێمە لە سەریان بکەین ناسنامی خۆمان بپارێزین زۆر شتێشی تایبەتە ئەگەوەمانە بێ شناسنامە لە بین دەچێت چۆ دەبێتەوە جامانیشمان هەیە بێگومان هەمووەکانی جامانە هەرچی شەواڵی جامانی جاتە دەزانم بەستن ئەوە لێرەش کڵاوەکان هەیە
کڵاوی تایبەتێ ئەم کڵاوە سپیانە بۆ خۆی هەروە سپیە لەگەڵ ئەو ینی وەکو نەریتە وەکو هەرو خۆی سپێوەلی شێوازی دوستنەکەی فڕە دەکە ئێرە لە مەریوانەوە دێ لێرە دێ فڕەنەکە لە سەقزەوە دێ ئەم شوێنەکان دێنیوە تۆ زیاتر تۆزێک ئەوە وڵە ورترە وانە باش با من ئەمە لابم کەواتە ئەوەی لامە هۆ کلااو سپێم دێ کڵاوێکی تر باشە ئەمە لەگەڵەوەی سپێکم دێ ئەمە لەگەڵ پێچی سپی جوانتر فەرقیان هەیە کڵاوەکان زمانی یاڵ دانیشم ئازێت شتە دەین ناخێر ئازێنی هیچ ئەمڕۆ من لە مەهاباتم جامەوێت بە دەستوری بە قەولی خۆیانەڵەن پێچ و مێزەریان جامانی منتیقەی مکریان بۆکان مەهاباد ئەم ناوچانە سەقز چون پێزە و شۆڵانێ هەیە لەگەڵ زمانەی فڕە دەکا بەستەکەی ئەو بۆ گەرمیش باشە وانە بۆ گەرمی باش بۆ گەرمیش باشە بۆ گەرمی باش هیچ ئەوانەی بەدەستۆڵاندا دەبین دەستت خۆش بێ هەیە بەرێداتەوە وانە ئەوانەی کامانن کە لە پشتێەوە هەڵناوەش هەر بۆ جوانی شەر بۆ جوانێکدان و ئەم پشتێ بەداناوی بەرمەوەری ئاو بێت جوانترەوانە دەسەکانت خۆش زۆر عزیێتم دوای عزیێتە دەین ئەوەشمان هەر بەوەکو چاوت خۆش ئەوە پێچکڵاوی مکریانیەوە دیارەوە لە سەرما پێچکڵاوی مکریانی دیارە بە چەند مۆدی هەیە مکریانی گشتەکەیەتی دوای دەبێتە دوو بەشی ئەو دوو بەشێکە ئەمن دەیزانم بەشی بۆکانی و بەشی مەنگڕایەتی پێدەڵن مەنگڕایەتی دیارە پێچە گەورەکانە و کە ڕیشۆڵی درێژترە و گەورەیە و زۆر درێژترە لەوانی دیکە یانی دوسێ دەور لە سەر دەهاڵێتەوە دوو دەور لە سەر دەهاڵێتەوە بەڵام پێچی بۆکانی وانەیە دەورێک دەور و نیوێک لە سەر هاڵێتەوە خوڵای و ڕیشۆڵشی قوڵەنە بەڵام ئەوە پێچی مکریانی دەبێت کاکۆڵت بۆ دەرکەوێ ئەگەر جەعێڵبی دەبێت کاکۆڵت بۆ دەرکەوێ ئەگەر پیربی دەبی ئەوە کاکۆڵی نامێنێ هەر پیرەکە ئەوە دەرکەوێ ئەوە دەرنەکەوێت هەروە بێتەوە ڕیشۆڵت نابێت لە بەردەم و چاوی بێ ئەو ڕیشۆڵانە تەنیا لە قەراغێنا ئەو دەمی لەوانەیە بۆ پاراستن لەبەر تیشکی خۆر و لەبەر زۆر شتێکی کە جوزانم مێش و شتیوالە ئەوان ڕیشۆڵەکان هەتا ئەوانە هاتوونە بەڵام وردە وردە کشاونەتەوە دوایە ئیدی ئەوادی ئەوە پێچی مکریانی پێدەڵێن خۆشویستان هەر لە نێو شاری مەهاباد هاتینە ماڵی هونەرمەندی خۆشەویست مامۆستا سەلاح خزری کە بۆ خۆی ساڵانێکی زۆر زۆرە بەڕاستی پیاوێکە بەمانای وشە هونەرمەند مامۆستا لە زۆر بوارە جگە لە بوارە هونەرەکەی بە تایبەتی گۆرانی و مۆسیقا کە بۆ خۆی بە شێوازی ئەکادیمیەوانش فێرخواز فێر دەکا لە بواری فۆلکلۆر و ڕەسەناتی کوردی شارەزایەکی زۆر زۆر باشی هەیە بۆی بە دەرفەتم زانی بێم پرسیاری هەندێک لەم پێچک و کڵاو و جامانی لێ بکەم مامۆستاکان سڵاو لێ سڵاو لێوێ کاکاری ژێن زۆر بەخێری خدمتان زۆر زۆر کە بینیمیتەوە بانەمی شەروتر چاودم ڕوومە لەگەڵ ئەوانەیە سەر و سەودا چۆنە بەردەوام دەیانکەی وڵی ئەوە پێچ و کڵاو ڕاستی زۆرتر بە تەمەنەکان لە کۆنەوە بەستویانە گەنجان نایکەنانی یعنی زۆرتر تایبەتمەندی هەیە بە ناوچەی مکریان گەنجەکان تازە ینی ماوەیە کە ڕویان تێکرد زۆری پێچ و کڵاوەوانە ئەوەش گرنگە زۆر زۆر بەڵێ جا بەختەوەرە ئەلان دنا هەم گۆرانی بێژە ملیەکان بتایبێت ئەوان زۆر بە شێوازێکی زۆر تایبەت دامەست قەدیمیەکان جارێ ئەوان هەموو هەر ئەسن ساڵانی ڕابردوو ئەگەر یەکێک عیبە بووە ینی سەری ڕوود بادانکەوە سەر ڕوتە ینی وەک هەرزەکارە ینی یا گەنجێکە کە زۆر شتی لەسەر نیێت دەبا حتمما ئەگەر سنی بە بلوغ دەگەیشت و بێسات هەڕەتی پیاوەتی دەهات دەبا حتمما کڵاوێکی لەسەر جا چ پێچ و کڵاو چ جامەدانە چ سەر کڵاوە یا کلێتەیەوی پێ دەڵن دەبا حتمما شتێکی یا چ شەدا ئەوانە هەموو بێستا ئەو شتانن کە لەسەر بەستراوە و بێستا هەر بەپێ هەر شوێنی یانی جوغرافیای ناوچەی کوردستان یەکێک لەوانە باوت بۆ مەسەن جامەدانی
لە هندێک شوێن شەدە و ئەوانە لە هەورامان و لە هندێک شوێنی دیکەیتە دەبانە و لە مەریوان و تایبەت من دیوانی هەیە وەلی لە هەموو ناوچەکان چون ئەو ئاڵوگۆڕێکراوە کابرا بە دڵخوازی خۆی هندێک کەلێتە یا سەرکڵاوی بەستۆ هندێک پێچ و کڵاو بەڵام پێچ و کڵاو زۆرتر لە ناوچەی موکریان شێوازەکە یعنی ئەمسا و شێوازی بەستنەوە کە لایشی ئاوا دێتە خوارەوە تایبەتمەندی ناوچێ موکریانە یان ئەوە حەزێکی خۆیانە خەڵک چۆن پێی خۆشە لەگەڵ دەمچا و ڕوخساری ئەوە حتا گۆرانی وشتیشی تێدا مەسەن تۆ دەڵێونیە دڵن لەبانە شەدە هەرزانە یا گۆرانی لە پێچ و کڵاویشدا مامۆستا محەممەدی مامنی و بەر مامۆستانی تریش کتویان مەسەن دەستماڵێ و دەستماڵێ بۆ دەسرە بادانێ ئەو دەسرەیە بۆ دەسرە بادان دەچونە ماڵە مەسەن ئەگەر یعنی ئەو ڕیشوانەیەتی ئەو ڕیشوانیان چا دەکرد ژنان بە کۆمەڵ کسان لە خزم و کەس و یا لە کوچەوانە جیران و هاوسێ شت کۆ دەبوونەوە ڕێوڕسم ئەم بۆ گرتووە یعنی بۆ شێوازی ئەو ڕیشوانیان هین کردو و گۆرانیان لەسەر کردو و هەتا گۆرانی بێژانیش شاعر لە شاعر و شاعران و لە شتی بابەتی فۆلکلۆریش داوناوار هەیە فقیانەشەکەی تۆ لە بەردەوام بۆ خەنجەرمانەوە بۆی هێنام وتی با بگونجا کوردیانە بێ ئەوتە زۆرتر ئەوە خەنجەری دەبان جا هندێک خەنجەر هەیە دەبان هندێک شینەتیغا سەرەوە دەبانە هەر لە کۆنەوە هەبوو جاران جلوبەرگی کوردی جاران کەوا و سەڵتە بوو ینی عەبا بوو وەکو پشتێن دەکەنیە بێستا کەواکەی نەخراوەتە ژێر دۆخینەوەوانە بەر بۆتەوە بەڵام دوایە هندێک لە مامۆستانی ئاینی کە و شێوازە هەموو خەڵک ئەو زورێ لە ڕسمە کۆنەکاندا گەتو چاورێ دەکەی مەسەلەن ڕسمی با پیراغای مەنگوڕ و هەمزاغا و ئاغای دیبووکری و میرانی موکری ئەوانە کە لە ئێستا لە ئارشیوی تاران داماوە زۆربەی یعنی ئەو ڕۆژهەڵات ناسانە کە فۆتۆگرافیر وانە بوون و کاتی خۆی شتیان تۆمار کردو ئەو جلکانە بۆ شێوازی نەبوو هەر مرادخانی بۆ پشتێندێکی گلێچنی هەتا ئەو ئێرە بۆی کە یا پەستەکیشان لەبەر کردو بۆی کە و کاتی شەڕ و زۆر بێستا شەڕی تەمبەتن وانە هەبوو کە خەنجەر نەیبڕێ دەستەکانت خۆش بێ هەرچەنە قەرار بوویمە بەس باسی جامانی و ئەو سەر و پێچکۆوانە بکەین بەڵام وازیشت لێ نایەنم بۆ بابەتی هونەری چکە ستۆدیۆیەکی جوانت هەیە پێم خۆشە بچین ناوێ لێ هەندێک پرسیارمەیە و داواکاریەکشم هەیە لەگەڵ تۆزە لە جلوبەرگی کوردی دوورکەوینەوە من هات ماوە ماڵە بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشام ستۆدیۆیەکی زۆر کوردەواریانە وەرکێکی تەواو کوردیانە لێرە چیەکەی لێرە کاری دەنگیشەکەی خۆت لێرە ڕکۆردەکەی لەڕاستیدا ئێستا لەمێژێک هەر لە کۆنەوە خەریکی تۆژینەوە و لە کۆڵینەوەی ئەدەبی زارشی کوردی و بەتایبەت موسیقای ڕەسەنی و مەقامی کوردیم هەموو پارچەکانی کوردستانی بەعام بەگشتی وەکو بەیت و حەیران و لاوکو و لێلێ و هۆرە و سیاسەمانە و مەقاماتی گەرمیان و مەقاماتی یارسانەکان و تەمبور و بەخشەکانی کوردەکانی خوراسانی و هەروەها موسیقای زەدیەکان و موسیقای کار و ئەو بابەتانە ماشەڵڵا باش ڕێوەڵە جا ئینشەڵڵا لە پرۆژێکیدا دەمهێوانە هەموو بێتە شوناسێک بۆ نەتەوەی کوردووان هەموو تۆمار دەکرێن و هەموو کاری لە کۆڵینەوەی و ئەمەکارت بۆ کردو ببێتە پرۆژێ ینی وەکو چییە پرۆژەکە چییە بێت پرۆژەکە ئەبێت بە موسیقا ئەبێت هەم بە کتێب دەبێنی هەم بێستا هەم بە نووسین و بە نوێشتاری و هەم بە دەنگ و هەم بە تەسویر دەبێت ینی ئەو ماوەی کە کارم کردو سم بیت بێژێک حەیران بێژێک هۆرە چرێک لە شوێنێکی کوردستان بۆ لە هەر پارچێکی هاتووم پشتم لێ تۆمار کردو و هەم بە نووسینەوە و هەم بە تۆماری دەنگ و هەم بە تۆماری ویدۆ جا بە تەمام ئینشەڵڵا لە هەر کام لەو بوارانە شەڕحێکیان لەسەر بێ بۆی کە یان لەباری مێژوویە و لەباری ئەدەبیەوە هەتا لەباری ئەفسانە و ڕێگەی ئۆستورەشناسیەوە لەباری کۆمەڵایەتیەوە ینی لە هەموو بوارەکان لەباری جۆغرافیا لەبارە زمانەوانیەوە مەسەن تۆ بەیتێکی تاوتوێ دەکەین مەسەن مەموزینێک یا لاس و خەزاڵێک یا سەیدەوانێک ئەوانە کە هەموو گرداری کراون شتەکان بابەتەکان دەقەکان کۆبەتەوە بەتەمان کارێکی ئاکادمی لەسەر بکەین و هەر ئاوە فقط بە شێوەی گرداری بێستا نەخرێتە ژێر چاپوانە کاک سەلاح لێرە لۆگۆیەکی کورسات کەناڵی کورساتە ئەوە چیت بەبیردێنێتەوە جا قوربان وەکی پێشتر ئەزم کردیە من 15 ساڵان کارمەندی کورسات بووم ساڵی 2000 تا 2015 ڕاستی لۆگۆی کۆنە ئەودەمی لۆگۆش هەرۆگە یادگاری هەڵت وەلی هەر ئەو گوڵە نەرگسە و ئەوە هەر خۆی ماوەتە بەڵام
ڕنگ وەلوانەکانیان گۆڕاوە هەروە یادگاری ڕام گرتو ئەو کاتی بەڕاستی بیرەوەری زۆر تایبەتم لە کورساتی هەیە ئەو هەموو دۆست و برادەرە کۆنانە هەموو زۆر پێشمەرگانەکانیان دەکریانی هەموو زۆر خۆبەخش و یە هاودڵ و هاوبیر و یعنی شوێنێکی ڕاستی خۆش بوو ئەوە کە دەڵێن کورسات ماڵی هەمووانە بەڕاستی وایجا ئەم چەندین بەرنامە هەبوو بەرنامێکیان تەوەریکی موسیقای بوو بەناوی ژیلەمەوە مقابلەی و پیرە پیا و قەدیمیەکان دەکوردەویشە لەسەر بیت بێژ و حەیران بێژ و وانە بوون بۆ خۆشت هەندێکجار لەگەڵیان گۆرانی بێژە میلەکان و وەڵات بەنامی کەمە بوونی ژیوار ئەویش دەچوون سەردانی لادیەکان دەکە هەمی باشووری کوردستان و ئەو دی و هەمی پێش زۆر زۆر ئێستا لەوانەیە ئەزمون و هینیشم زۆرتر بێ لەوانەیە لە خزمەت دەفتەش هەبێتەوە جا من هیچێک لەو گۆرانیانی کە یادگاری خۆم زۆر لەگەڵیا هەیە گۆرانەیە کتەب و کانی ئەوەی چێک لەو گۆرانە زۆر خۆش و تایبەتانە من زۆر ینی چێژی لێ بینم ئەو گۆرانیە جا پێم خۆشاگەر کاتتەبێ چاو لە خزمەت دەم بەچی ئالەتێک پێت خۆشە وڵا هەر بە پیانوی ئەو کیبۆردەی یا بە تار بە دڵی خۆ دیوان بە خۆت بەکامان پێت خۆشە بەوە وڵا چونەومان لە پێشەر بوو لە خزمەت خاچڵی من لە تۆی دەشوو پەنجەکانی پەنجەکانی خوێنی دڵم تکاوەنی و ئەویکانی بدەم بەزایی بینەوە بدەم بزایی بینەوە دەمردم و نەمدەزانی
بەدەم بزایە بینەوە لەم من و نەمدەزانی کەنی 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 پێشکەشتان بێت پێشکەش بینەرانی خۆشەویستی هەر ئاوا بەخۆشی و بەسازی بمێنێتەوە دەست خۆش بێ سپاس بۆ میانداریت دووبارە دەست خۆش بەوە مسەجە زۆر سپاس دەکەم هەر بژین شاد و بەختەوە سپاس دەکەم خۆشەویستانی ڕۆژێکی نوێش هیوادارم چێشتان لەم تەوەرە وەرگرت پێ هەمیشە لە ڕەسانایەتی و لە کوردیانەیە بژین کاتێکی شات